بەڕێزان ئەوەی تا ئێستا بینەری بوون ئەوە ساتی گەیشتنی ڕەجەب تایب ئۆردوگان سەرۆکۆماری تورکیا بوو بۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کە لەلایەن نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمەڵێک لە بەرپرسانی تر پێشوازی لێکرا. ئەمڕۆ ڕەجەب تایب ئۆردوگان سەردانی عێراقی کرد و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کۆبوونەوەی دوو قۆڵی واروەها لەسەر لەگەڵ سەرۆک کۆماریش کۆبوونەوەیان ئەنجامدا. ئەوەی کە گرنگە تایدا زیاتر لە 26 یادداشت لەگەڵ عێراقدا واژۆ کراوە کە ئەمە بە وەرشەرخانێکی گرنگی مێژوویی دادەنرێ لە نێوان پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ عێراق. لەوەش گرنگتر ئەوەیە سەردانەکەی ئۆردوگانە بۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. ئەوە پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیک، لە ڕووی بازرگانی، هەروەها لە ڕووی ئاسایشیشەوە پیشان دەدا کە چەندە گرنگە نەک بە تەنها بۆ عێراق و تورکیا بەڵکو بۆ ناوچەکە و ئەوسا بۆ تەواوی جیهانیش. و نەگەر هەندێک زانیاری تر بدەم لە سەر پێگەی تورکیا، ینی قەبارەی بازرگانی تورکیا نزیکەی 20 ملیارد دۆلاری ساڵانەیە لەگەڵ هەرێمی کوردستان. هەروەها زیاتر لە 1500 کۆمپانیای تورکی لە هەرێمی کوردستان دەکرێت. با دیارە پێشبینی ئەوەش دەکرێت دوای ئەم سەردانی ئۆردوگان و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان، پەیوەندیەکانی هەرێمی کوردستان کە پەیوەندی استراتیژی و گرنگن لەگەڵ تورکیا بێبنێتە قۆناکێکی نوێوە هەنگاوێکی تر بەرەو پێشەوە بڕوە لە هەموو ڕووەکانەوە، نەکە لە ڕووی ئابووری لە ڕووی تیجاریەوە بەڵکو لە ڕووی ئاسایش و هەروەها لە ڕووی دیبلۆماسیشەوە. ئەوە دەرکەوت کە پێگەی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە وەکو چۆن باسم عوادی وتەبێژی حکوومەتی عێراق ئاماژەی پێدا کە دەڵێ پێگەی هەرێمی کوردستان یەکجار گرنگە، هەرچی هاتوچۆی بازرگانی استراتیژی گرنگی عێراقیە هەمووی لە ڕێگەی هەرێمی کوردستانەوەیە. جگە لەوەش ئەو کاری کە ئەنجام دراوە کە لە نێوان قەتەر و ئیمارات و عێراق و تورکیا کە ئەوەش یەکێکە لەو شتە هەرە گرنگەکان کە پێی دەوترێ ڕێگای گرنگە کە ڕێگای حەریری جارانە. ئەوەش یەکێکە لەو خاڵە گرنگانی کە بە ناو هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت. ئێمە بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر گرنگی سەردانەکەی ئۆردوگان بە دیاریکراویش بۆ هەرێمی کوردستان بکەین، میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک دکتۆر زۆر بەخێر بێ، شەوتان باش، سوپاسانەکەین کە جارێکی دیکەش لەگەڵمان بەشدارن لە ژووری هەواڵی کوردستان 24 بۆ خۆت بینیت کە سەرۆکی تورکیا ئۆردوگان هاتە هەولێر و پێشوازیشی لێکرا لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمشەو دیداری دەبێ لەگەڵ سەرۆک بارزانیش. کەواتە پرسیارەوەی گرنگی ئەم سەردانی ئۆردوگان بۆ هەرێمی کوردستان لە چیدایە؟ ئەمە کە یەکەم جارە سەرۆکێکی تورکیا سەردانی هەرێمی کوردستان بکە. بەڵێ بە ناوی خودای گەورە و میهرەبانەوە ببوتونی من یعنی تەوقیتەکەی لەو کاتەی کە دێ زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان. بۆچی ئێمە بینیمان لە مانگی ڕابردوودا چەند قەرارێ دەرچوو بۆ تەسکردنەوەی قەوارەی کوردستان و بەڵکو وەکو دەستپێشێک بۆ لە ناوبردننی بە گوێرەی توانایان. یەکێک لەوانە ئەو شتانە بوو کەوا قەرار دەرچوو بۆ داخستنی نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵات. طبعاً ئەمە خاڵێکە، بەڵام کە ئەبینی کاک مەسوود بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە واشنگتن ئەو ڕێزە و ئەو با بڵێن استقبالە کرا، ئەمە پەیامێک بوو بۆ حکوومەتی مرکزی بێنەوە هەرێمی کوردستان ناتوانن سنووردار بکەن. ئەمڕۆ ئوردەغان کە دێتە هەرێمی کوردستان بەڕاستی سەر لە نوێ ئەوێ بڵێ هاوسەنگی هەیە لە ئێمە لە تورکیا هاوسەنگیەکەین لە بین هەولێر و بەغا. چۆن بەغا بۆ ئێمە گرنگە، ئاهواش هەولێر بۆ ئێمە گرنگە. اینجا لەم کاتەدا ئەمە هەروەکو بڵێ تەوقیتەکەی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان. زۆر باشە کاک دکتۆر عوسمان، ئەمڕۆ باسم عوادی گوتەبێژی حکوومەتی عێراق بە ئاشکرا کە بۆ کوردستان 24 ڕایگەاندووە، دەڵێت ئاڵ و گۆڕە بازرگانیەکانمان بە تەواوی لە ڕێگای هەرێمی کوردستانەوەیە. کەواتە
پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و لە ڕووی ئەمنیەوە تا چەند گرنگە بۆ عێراق ئەوجا بۆ تورکیا؟ بەڵێ خۆی هەرێمی کوردستان دەرگایەکی تورکایە نەکرد بۆ تەنها عێراق بەڵکو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە زۆر گرنگە بۆ ئێمەش تەبعاً تورکیا زۆر گرنگە بۆ ئێمە کە بگەینە دەرەوەی کوردستان بە ئەوروپا بە دۆستەکانمان لە ئەوروپا. اینجا بەڵام ئەوەی باسم ئاوادی وتی ڕاستە، بەڵام من تێبینیمە لەسەر ئەم ڕێگای گەشە پێدان. بەڵێ ئیستا ئەو 20 ملیار دۆلارەی کەوا قەبارەی بازرگانی تورکیا و عێراقە زۆربەی لە هەرێمی کوردستانەوە ڕوە، بەڵکو هەر زۆربەی. بەڵام ئەگەر بێت ئەم ڕێگای با بڵێن گەشە پێدان جێبەجێ بکرێ بەداخەوە ئەوەی منەی خوێنمەوە احتیمالشە هەڵە بم کوردستان پشتگوێکە، بەڵکو هەر دەرگای با بڵێن ئەوە زیاتر لە پیشقابوورەوە ڕوە. لەوێدا ئەم خەتە کە دەستی پێکا خەتی زۆر گرنگە 1200 کیلومتر لە بەسڕاوە دەستی پێکات دێتە ئەمار دێتە نەجەب دێتە دوای سەلاحەدین دوای چێتە مووسڵ کوردستان جێ دەیەڵێت. اینجا تەنها کورد با بڵێن هەرێمی کوردستان کۆنتترۆلی لەسەر لە سنووری 10 کیلومتر لە سهێڵەوە بۆ پیشقابوور ئەبێت نازانم من کاک حاکم ئێمە وەزیری دەرەوەمان کووردە ئەوەنە خەڵکمان لە بەغدایە ئەمە 2 ساڵە باسی ئەما کرێ بۆ باسی ئەم خاڵە نەکرا. ئەم خاڵە زۆر گرنگ بوو بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان شتێکێ بێت لەم پرۆژێ ئەم پرۆژێ زۆر گرنگ. باش ئێمە دێنەوە سەر سەردانەکەی ئۆردوگان دەستە خۆش بێت، دێنەوە سەرەوە گرنگی ئەم سەردانە بە دیاریکراویش بۆ هەرێمی کوردستان. من دەمەوێت ئەو پرسیارە بکەم، ینی چۆن دەڵێن لە ڕووی ئابووریەوە کە هەرێمی کوردستان زۆر گرنگە بۆ تورکیاش و بۆ عێراق، بەڵام گرنگی هەرێمی کوردستان لە ڕووی جیۆپۆلیتیکەوە بۆ عێراق بۆ تورکیا بۆ ناوچەکە ئەوجا بۆ جیهان چییە؟ یعنی خۆی کوردستان بە تایبەتی بۆ تورکیا زۆر گرنگە. ئێمە ئەو وەزیرانەی کە جەنابەت ئێستای بینەرانی کوردستان 24 بینین بە بەردەوام میێوانی هەولێر بوونە، چی با بڵێن حەقان فیدانە، چی ئەوە کانترە، هەمووی کوردستان باشە ناسن. پەیوەندێکی زۆر توند هەیە لە بینی حکوومەتی تورکی و سەرکردایەتی کورد لە هەرێمی کوردستان. ئەمە بۆچی؟ لەبەرەوەی کوردستان جگەل لەوەی ئەو سنوورەی جیۆپۆلیتیکەی هەیەی کە ئێمە هەمانە لەگەڵ تورکیا، کوردستان زۆر دەوڵەمەندە بە گەنجینی غاز و نەوت. هەرچەندە ئەمڕۆ بە قەرارێکی نادەستوری نەوت و غازی هەرێمی کوردستان لە دەست هەرێم دەرچووە، بەڵام ئەمە پۆتەنشیاڵەیە لە دوا ڕۆژە سەر لە نوێ ئەمە بگەڕێتەوە. تورکیا حیسابی ئەو شتاکە. جگەلەوەش تورکیا باش ئەزانێت بێنە و ئێمە بە تایبەتی هەرێمی کوردستان لە بواری ئەمنیەوە تورکیا کێشەیەکی ئەمنی زۆر سەختەیە لەگەڵ پەکەکە. لێرە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا دائیمەن با بڵێن یارمەتیدەری تورکیا بۆ لە نەک لە لێدانی پەکەکە بەڵکو لە پرۆسەی ئاشتی، ئەوەی پرۆسەی ئاشتی بخوێنێ لە 2000 و با بڵێن 9 تاکو 2015 سەرکردایەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی زۆر سەرەکیانە بووە. کاک مەسعود، با بڵێن کاک میسیروان بەرزانی، کاک مەسعود، ئەمانە ڕۆڵیانە بووە. لەبەرەوە تورکیا بە بایەخ ئەمە ئەزانێت. شتێکی ترشەیە بۆ هەرێمی کوردستان ئەمە گرنگە. ئەگە سێری ئەو پەیماننامەی ئەمڕۆ با بڵێن ئەو تێگەشتنەی کە نووسرا لە بینی چوار لا قەتەر، ئیمارات، تورکیا، عێراق، ئەوە بۆ کوردستان گرنگە، چونکە بۆ فاکتەرێکی غەیری با بڵێن ئێران دێنێتە ناو هاوسەنگی هێز لە ناو عێراق. ئەمە بۆ ئێمە بەڕاستی گرنگە. هەرێمی کوردستان لەگەڵ قەتەر، لەگەڵ ئیماراتە، لەگەڵ ئەو وڵاتانە پەیوەندێکی زۆریە. ئەمەش بە شێوەیەکی ناڕاستە و خۆ ئەتوانین بڵێن ئەمە دامێکە بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان پێخۆشە. جگەلەوەی کاک حاکم ئاخر جار کاک با بڵێن سەرۆک ئۆردەغان هات لە 2013 بوو، هەر وەکو لە راپۆرتەکەی خۆتان ئەم با بڵێن مەتاری
فڕۆکەخانەی هەولێر بەڵێ ئەو کاتە ئیبراهیم کالینی نەگەڵا بوو ئیبراهیم کالون دۆستێکی منە ئەو کاتە وتەبێژی سەرۆکایەتی تەلەفۆنی بۆم کروتی دکتۆر عوسمانەوە من ئێمە لەیرین لە فڕۆکەخانە هینەی کاتەوە اینجا ئەمەوێ بڵێم دوای 13 ساڵ و دوای ئەو کێشە لە بینی تورکیا و با بڵێن هەرێمی کوردستان بەسایی ڕەفەرەندامەوە ڕوویدا ئەو زەرەرانە بەهاتنی ئەمڕۆ تورکیا بەو مستەوا بەرزە ئەمەش بەرەو باش پەیوەندیەکانیان بەرەو پەیوەندی هەرێم و تورکیا بەرەو باشترە بان لە هەموو بوارەکان زۆر باشە من دێمە سەر ئەو پرسیارە بەڕاستی ئەوە زۆر گرنگە ئەدەمەیە بزانم ینی دوای سەردانەکەی ئۆردوگان چ گۆڕانکاریەک بەسەر پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ عێراق بگشتی ئەوجا لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەتی چووکە ئۆردوگان ڕاشکاوانە دەڵێ پەیوەندیەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان پەرە پێ دەدەین و پشتیوانیان لێ دەکەن دەمێ بزانم خوێندنەوەتان بۆ ئەو شانە چییە خۆی لەگەڵ عێراق و تورکیادا ئەمە زۆر گرنگە ئەم پەیوەندیە ئەگەر ئەم تێگەشتانەی کەوا ئەمڕۆ کرا کە 26 تێگەشتن بوو ئەمە ئابووری عێراق و ئابووری تورکیا زۆر زیاتر بە یەکتر ڕەبط دەکات عێراق بە گوێرەی ئەم پرۆژەی ڕێگای خەتی ئاسنی ئەبێت کە 300 کیلۆمەتر لە سەعاتێکە خەتی ئاسنە بێت ئەو ئەمە و لە هەمان کات خەتی وشکایی لە بین عێراق و تورکیا ئەمە بەڕاستی عێراق و تورکیا عێراق تەنها ساڵانە 5 بۆ 6 بلیۆن دۆلار داهاتێ بێ لەم پرۆژەی واگە سەرکەوێت و لە هەمان کاتش تورکیا ئێمە تورکیا لێرەدا زیاتر باکووری با بڵێن باکوور لە تورکیا زۆر سوودمەند دەبێت لەمە تورکیاش تقریبەن ئەڵێ 200,000 با بڵێن هەلی کار دەڕێسێنێ بۆ کورد لێرەدا ئەمە پەیوەندیەکانی تورکیا و عێراق بەرەو ئاستێکی ترە بە طبعاً عێراقش زۆر پێویستی بە ئاوە ویستم ئەوە بپرسم ئایا ئەو یاداشتانی کە واژۆ کراوە بۆ خۆ دەزانی ئێستا ینی ئاو دژلە و فراتە لە تورکیاوە دێت پێ دوایە ئەم دوای ئەم سەردانی ئۆردوگان مەسلەی ئاو جگە لە مەسلەی ئەمنی گۆڕانکاریان بە سەردادێ عێراقێکی تین و بەڵێ ئینجا ئەمە بۆ عێراق ئەم با بڵێن ئەم واژمە ئەم تێگەشتانەی کەوا واژۆ کرا سوودی ئابووری و سوودی ئەمنی هەبوو بۆ هەردوولا بۆ عێراق شتێکی کە زۆر زۆر سەرەکی بوو ئەو مەسلەی ئاوە بوو کاک حاکم لە باشووری عێراق دیاردێکێ پێڵێن دیاردەی بیابان بوون یەک ئەلێ لە ناو لە 2000 تقریبا 50 یەک لە سێ ئەرضی عێراق بەرەو بیابان بوون ئەڕوە ئەوە مەترسیدارە ئەمڕۆ لە سەتا تەنها چلی ئاوی دجلە و فرات دێت و لە 145 ئاوی دجلە ئەگاتە عێراق و ئەو ئاوەش کە ئەگات لە جۆرەکەیشی باش نییە چونکە لە تورکیا بەکاردێنرێت لە ناو بەندەکان عێراق کێشەیەکی ئەمنی هەیە سەدەها هەزار جوتیار لە عێراق ئەمڕۆ ئەردەکانیان جێشتووە کێڵەکانیان جێشتووە و ئەمە کێشەیەکی ئەمنیە بۆ عێراق لەبەرەوە بەڵێ اتفاقیان کرد لە ئەمڕۆوە لە جنەیەکی باڵای ئاوە بێ ساڵانە پەیوەندی دانیشتنەکەن لە ئەنقەرا و لە بەغدا ئەمەش جۆرە با بڵێن گۆڕانێکی زۆر گەورا بێ لە کێشەی ئاو بۆ عێراق و هەردوو وڵات نێزکترە کاتەوە بەنسبەتی ئەوەی کە یعنی ئەمڕۆ کە زۆر ئەبێ زۆر ئاگادار بین حکوومەتی تورکیا لەم هەڵبژاردنەدا شکستی هێناوە ئیدارەی ئۆردوغان شکستی هێناوە پێویستی بەو وەزع وا بڕوە لە 2028 هەڵبژاردن هەیە ئەگەر وەزع وا بڕوە طبعاً ئۆردوغان خۆی ناتوانێت بە گوێرەی دەستور بەڵام پارتەکەیشی تووشی شکستە بێت پێویستی بە دەستکەوتێکی ئابوووریە ئەم با بڵێن ڕێگای گەشە پێدان بەشێ لەو کێشە ئابوووریانەی تورکیا حەلەکان لامان کاتە مەسلەیەکی ترشەیە ئەوش مەسلەی ئەمنی ئەوش لجنەی دامەزراندرا لجنەیەکی ئەمنی پێڵێن لجنەی ئەمنی باڵای عێراق و تورکیا کە ئەڵێ دژی پەکەکە کار بکەن طبعاً لە بەیانەکەی کۆتا بەیانەکە دەرچوو بە پەکەکە ئەڵێ
پارتێکی با بڵێن قەدەغەکراو لە عێراق کە لە عورفی دیبلۆماسی کە تو ئەڵێ بۆکو وڵات پەکەکە دائنەی بە پارتێکی قەدەغەکراو معنای لە هەموو عێراقا نابێ ئەو پارتە چالاکیە بێ ئیجا ئەمە بە خوێندنەوەی کاردانەوەکان چ دەبن ئەمە بە خوێندنەوەی من ئەمە زەمینە ئامادەکردنە بۆ ئۆپەراسیۆنێکی زۆر گەورە کە لە عێراق لە باشووری کوردستانە بێت کە تورکیا ئامادە باشەیەکی زۆری بۆ کردووە و ئەمە با بڵێن تورکیا بۆ ئەوە کارەکە و لێرەدا ئەبێ سەرکردایەتی هەرێم و ئەبێ سەرکردایەتی کورد لە باکوور بە تایبەتی پەکەکە خۆی ئامادە بکە بۆ ئەم باشە دکتۆر عوسمان ئەنی ئەوەی وەڕات کەشەن بۆ پرسیارێکی زۆر گرنگ بۆ خۆ دەژانی ئیتیفاقیەک یا لە ئیتیفاقی استراتیژی لە نێوان ئێران لەگەڵ عێراق دژی ئەوانەی کە پێیان دەڵێن دژبەر یا ئۆپۆزیسیۆنی ئێرانی واژۆ کرا و هیچی لەسەر سنوور نەما پێ دوایە ئەم ڕێکەوتنە ئەمیای داشتەی کە ئێستا لە نێوان تورکیا و عێراق بە هەمان پێودانگ بە هەمان شکلیت لە نێوان تورکیا و عێراقیش و عێراقیش دەبێ هاوکار بێ بۆ جێبەجێکردنی ئەمە نەک من پێم وایە مامۆس کاک حاکم ئەعلامی تورکیا واڵێ مەسئولینی تورکیا واڵێن ئەڵێن بۆچی دووفاقی هەیە بۆ ئۆپۆزیسیۆنی کوردی سەر بە ئێران لا ئەدرێت دژی ئێران لا ئەدرێ بەڵام پەکەکە کە ئۆپۆزیسیۆنی ئێمە لەوێ ماوە لەبەرەوە کاک حاکم بەڵێ ئەمە بەرەو ئەوە ئەڕۆن ئەوەی کە پەکەکە لەو سنوورە ئەگەر بە کولیش هین نەکرێت لا نەدرێت لە زۆر شوێن دەرەکرێت لێرەدا من لە جاتی سەرکردایەتی پەکەکە بم ئەوەی کە مامزەلال لە 1990ەکان سەرەتای نەوەتەکان نەسیحەتی قیادەی پەکەکەی کرد وتی ئێوە ظروفە ئەقلیمیەکە و دووەلیەکە لە ساڵحتان نییە باشترین شت لەم کاتەدا ئەعلانی با بڵێن ئاگربەستێکێک لایەنە بکەن و لە چەند شوێنێکە بگەڕێنەوە باشترە بۆ سەرکردایەتی پەکەکە ئەمڕۆ لە چەند شوێنێک لای گارا و لەسەر با بڵێن لە سنجار لەو شوێنانە بکشێنەوە تەسلیمی هەرێمی کوردستانی بکەن نەک جێشی تورکی بێ بیگرێ چونکە سوپای تورکی کاک حاکەم بێتە ئەو شوێنانە زۆر زەحمەتە جێی بێڵێت چونکە بە جۆرەی پەیماننامەیەکە پێڵێن ئەهدی وەتانی تورکی 1920 ئەم شوێنانە بە سروشتی طبیعی تورکیایان زانیوە لەبەرەوە باشترە هەرێمی بۆ هەرێمی کوردستان بۆ پرسی کورد بۆ پەکەکە لەم کاتەدا پەکەکە ئەو شوێنانە تەسلیمی هەرێم بکە و ئەعلانی با بڵێن ئاگربەستی یەکلایەنە باش کاک دکتۆر عوسمان دەگەڕێمەوە سەر سەردانەکەی ئۆردوگان بۆ هەرێمی کوردستان و دەمەوێت بزانم ئەم سەردانە چیمان پێ دەڵێ سەبارەت بە پێگەی هەرێمی کوردستان نەکە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دیپلۆماسیەوە چەندێک گرنگە بۆ ناوچەکە ئەو جا بۆ جیهان ئەمە پێمان ناڵێ هەرێمی کوردستان ڕاستە دەوڵەت نییە هەرێمێکە بەڵام لە ڕووی دیپلۆماسی و یەکجار گرنگە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵێ وا دەڵێت طبعا ئەمە هەرێمی کوردستان جێگای خۆیە یعنی مامۆستا لە زانستە نێودەوڵەتەکان کە ئەخوێنی کەم هەرێم هەیە وەک هەرێمی کوردستان شتێکی پێڵێن پارە دیپلۆماسی هەرێمی کوردستان تا ڕادەیەک پارە دیپلۆماسیەکە وەکو دەوڵەت معاملە کراوە بەڵام تەقەلایەکە بوو لەلایەنی حکوومەتی با بڵێن بەغداوە حکوومەتی فدرالی ئەمە سنوورێکی بۆ دابنن هەروەکو تۆزە پێشتا ئاماژەم پێکرد و حتا ئەو معلوماتەی من هەمە لە چەند سەرچاوێک حکوومەتی بەغدا پێی ناخۆش بوو ئۆردوغان بێتە هەولێر ئەیانەویست هەموو شتەکە لە بەغدا تەواو بێ لەبەرەوە حتا لێرە لە با بڵێن لە پرۆتۆکۆلی هەرێم متأکد نەبوون کە ئۆردوغان حتا دوو ڕۆژ بەرە ئێستا وتی ئەگەری هەیە زیارەتی هەرێمی کوردستان بکەم بۆچی چونکە ئەو مەسەلەیە یەکلا نەبوو ئەوانەی لە بەغدان بەداخەوە هەرچەندە هەرێمی ببوورە ینی ئەمریکاش و وڵاتە سیلێزەرگانی دنیاش هەموویان قسە لەسەرەوەکەن دەڵێ پێگەی بەهێزی هەرێمی کوردستانمان دەوێت بەڵێ ئەمە تورکیاش بەشەکە لە ناتۆ بەڵێ خۆی ئینجا لە کە سوودانی لە هین بوو ناوی چی بوو لە واشنگتن بوو پێی وترا کە هەرێمی کوردستان باخێکی زۆر لە بەیانەکانە بینیم باخێکی زۆر بە هەرێم دراوە بەڵام
ئەو میلیشیانەی کە لە بەغدان کە نێزگن لە ئێران بەداخەوە وابیر ناکەنەوە ئایانەوێ بارچی زۆرە بێ ئەم قوارەیە دوای سەردانە ببوورە دکتۆر عوسمان هیچ گۆڕانکاریەک لە هەڵسوکەوتی ئەو میلیشیانە دروست دەبێت بەڵێ ئەگەری هەیە ئەو ئێستا یعنی با بڵێن سەردانەکەی ئوردوغان یعنی حکوومەتی بەغدا ئەگەر بیەوێ ئەم پرۆژەیە کە زۆر گرنگە بۆ عێراق سەرکەوێ ئەبێ بزانێت هەرێمی کوردستانش بەشێکە لەوە و ئەبێ بایەخێکی باش بدرێت بە هەرێمی کوردستان ئەو عقلیەتەی کە هەیە لە بەغدا سنوور با بڵێن چالاکیەکانی هەرێمی کوردستان لە بواری دەوڵەتیەوە دەستخش زۆر بەڕێ دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سنتەری تاسک بۆ لێکۆڵینەوەی استراتیژی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ